حەزەکەم بە لەوەی شارەکە بخوێنمەوە کورتێک لەبارەی ژیانی ئەگەر بگونجە بڵێم ژیانی شاری خۆمەوە بەیەوە بڵێم. من سەرەتا بە شار دەستم پێ کرد و لە تەمەنی 19 ساڵیا یەکەم قەسیدەم چاپ بوو بە ناوی دوو ڕۆح و فانۆسەکە کە قەسیدەیەکی تراژیدی بوو و فعلەن ئەم خۆی قەسیدەکە تراژیدی بوو هەم تراژیدیاشی بۆ خۆم دروست کردیانی کە ئەو کاتەوە قەسیدەیە زەحمەت بوو کە قبول بکرێ. دوایەوە بە چەند قۆناغێکی ترا ڕۆشتوم تەمان بەر لەو قەسیدەیە کە بە نامیلکەیەک لە 94 چاپ کرا شاری ترم هەبوو کە بڵاو کرا بوویەوە لە 1997 هەستەکەم ئیتر لووتکەی گەشەکردنی شێوازی شعری من بوو کە لە چەند قەسیدەیەکە یەکێک لەو قەسیدانە قەسیدەی ڕەمزبارە کە ئەویش دیوانێکە بەس چاپ نەکراوە لەگەڵ دیوانێکی تر بە ناوی بۆرچاگاویش چاپ نەکراوە. ئەمە شێوازی شعریانەی ئەو دۆخە شاعریانەی من بوو کە لەو زەمەنا هەبوو و من هێشتا لەگەڵ ینی لە ناوە عالەمی دڵا بووم ئەوەی کە پێشتر باسم کرد بەڵام دوایەوە بەرە و عالەمی عەقلی ڕۆشتم و فەلسەفە زیاتر بوو بە و ماڵەی کە من تایە دانیشم یانی ئەو کاتەی لە ناو شارا بووم گەڕیدە بووم هیچ شوێن و مەکانێکم نەبوو لە ڕاستیە کەسێک بووم دایما جانتاکەم بە کۆڵمەوە بووە داهاتم و دەچووم و تۆ لەو دۆخە شاریان نازانی فعلەن دانیشتن چییە نازانی وەکو کەسێکی دێوانە و کۆچەری وایت و ئەمە دایما هەست دەکەی بە شوێن شتێکا دەگەڕێیت و هەر دەگەڕێیت و هەر ناگەیت و چ لە ناو خۆتا و گەشتانە بە قوڵی دەکەیت چ لە دەرەوەش هەر گەشت دەکەیت و دۆخێکی زۆر تایبەتە. من ئەو دۆخە لە دوای تقریبەن 90ەکانەوە ئیتر من ئەو دۆخەم نەما دۆخێکی وەکو شاعرێکانی ئەو دۆخە شاعریەم نەما لە ڕاستیە بەڵام هەندێ دواتر هەندێ حاڵەت هەبوو کە لەلام دروست دەبوو کە ڕەپت بوو بە جیهانی دڵمەوە ئەوانە وەکو نووسینێک داهاتنە دەرێ ئیتر نازانم ناوی بنێم شعر یا ناوی بنێم چی هەندێک ینی وەکو بڵێ خلافێکەیە لەسەرەوە ئایا شعرە یا شعر نییە دانی شتێکە لە نێوان ئەوەی کە عەقلیەوە ئەوەی کە ڕەبتی بە دڵەوە هەیە ئەو دوو جیهانە ئەوەی کە شعریەوە ئەوەی عەقلیە. ئیتر هەندێک لەو شارانەتان بۆ دەخوێنمەوە چونکە ئوسلوب و شێوازەکەیان سادەیە شاری ڕەمزبار بەڕاستی خوێنەوە نییە ینی دەبێ یان هێوە نییە کە بیخوێنیتەوە ئێڵقایکەی هێوەیە کە دانیشی چونکە وێنە شاریەکانی زۆر چڕن ناتوانی بەخوێنەوە ناتوانی من هێستا بیخوێنمەوە ئێوە ناتوانن ئەو سوورانە و وێنانەی کە تایەتی ناتوانن تەخەیولیکەن چونکە وێنەکان زۆر بە چڕی دێن و فریای ئەوە ناکەوی کە تۆ تەخەیولیکەیت. بەڵام ئەمانەیان ئەم شارانەی تر بەو شکلە نین بۆ یاز دەکەم گونجاوە مشەوەندێک لەو پارچە شارانەتان بۆ خوێنەوە. یەکەمیان بە ناوی دەستوری ئیقلیمی عشق. دەستوری ئیقلیمی عشق لە نزیکترین دووریدا جێت دەهێڵم تا لە دوورترین نزیکیدا بتبینمەوە. لە نزیکترین دووریدا جێت دەهێڵم تا لە دوورترین نزیکیدا بتبینمەوە تا لە دڵم نزیکتر ببیتەوە زیاتر ون دەبیت تا لە ڕۆحم دوورتر بکەویتەوە زیاتر لەگەڵیدا دەبیتەوە بە یەک.
لەناو ئیقلیمی عشقدا نزیکترین ڕێگا بۆ شاری دڵ دوورترینیانە، دوورترین هەوار لە ماڵی ڕوحەوە نزیکترینیانە. ئێرە سەرزەمین نییە، تەنانەت ئێرە نیشتیمان ئافسانە یەکەش نییە. لێرە تا زیاتر لێو بنەی بە لێومەوە و شەرابی ناو پیاڵەی دڵت زیاتر بڕژێتە ناو دڵمەوە، هوشیارتر دەبمەوە. لێرە تا زیاتر خەمی دووریت بمگرێ دڵم ئاوەدانتر دەبێتەوە. ئەمە ئیقلیمی عشقە، ئەمە سەرزەمین نییە. ئەمە ئیقلیمی عشقە، ئەمە سەرزەمین نییە. ئێرە تەنانەت ئەو خاکە نییە باوانەکانمان ڕەشماڵی تیا هەڵدەدەن و دەیکەن بە هەوار. لێرە تا دوور بکەویتەوە نزیکتر دەبیتەوە. لێرە تا دوور بکەوینەوە نزیکتر دەبینەوە، تا نزیک بکەوینەوە دوورتر دەبینەوە. من لە نیشتیمانەکەی خۆم لەو پەڕی خەمەوە جێ دەهێڵم، لێرە لەو پەڕی مەستیا دەبینمەوە. ئێرە هیچ نیشتیمانێک نییە. گەر ڕوحت گەیشتە ناو سنوورەکانی، ویستت لە شتێک، لە ماڵێک، لە کانیەک، لە دڵێک نزیک ببیتەوە تا دەتوانی لێی دوور بکەوەرەوە. تۆ لە دوورترین خاڵدا لە ناویدا نیشتەجێ بوویت. ئێرە ئیقلیمی عشقە، ئێرە خۆشترین ئاوهەوای هەیە. ئێرە لە هەموو باشتەکانی سەرزەمین لەبارترە، کوێستانترە، گەرمێنترە بۆ هەڵدانی ڕەشماڵی خێڵەکەمان. ئێرە ئیقلیمی عشقە، ئێرە خۆشترین ئاوهەوای هەیە. ئێرە لە هەموو باشتەکانی سەرزەمین لەبارترە، کوێستانترە، گەرمێنترە بۆ هەڵدانی ڕەشماڵی خێڵەکەمان. وەرە وەرە ڕەشماڵەکەت لە نزیکترین خاڵی ڕەشماڵی دڵمەوە هەڵدا تا بکەویتە ناو دوورترین ڕەشماڵی دڵم و تا لە خێڵی خێڵخانەی خەمان ونت کەم و هیچ چاوێک نەدۆزێتەوە، تەنانەت چاوەکانی خۆشت. تۆ لە نزیکترین خاڵدا دەستت لە دەستم بەردە تا لە دوورترین مەودادا بکەویتە ناو ئیقلیمی دڵم. من نزیکترین دووریم لە تۆوە، تۆ دوورترین نزیکیت لەمنەوە. من و تۆ لەو پەڕی بە یەک نەگەیشتندا بە یەک دەگەین. هیچ تاوانێکی منی تیا نییە، تووڕە مەبە، ئەمە دەستووری ئیقلیمی عشقە. خۆوتن شاری دووەم. یەکەم گوناهی من وەک ئادەم ئەوە نەبوو کە دەست بۆ بەری درەختێک بەرم هی خۆم نەبێت.
یەکەم گوناهی من وەک ئادەم ئەوە نەبوو کە دەست بۆ بەری درەختێک بەرم نەی خۆم نەبێ. یەکەم گوناهی من ئەوە بوو کە خۆمم وت. خۆوتن گەورەترین گوناهە کە مرۆڤ دەرحەق بە خۆی دەیکات. من بۆ یەکەم جار کە خۆم خستە ناو زمانەوە، زمانم لە سەرتاسەری مەملەکەتدا قەدەغە کرا. من یەکەم جار کە یارم بەزارمدا ڕابوارد، مەحوی داوای لە یار دەکرد بۆ جارێک ڕای بوێرێ بەزارە. یار مەحوی باناسەیەک مەحو کردەوە. من یارم بە ئایەک خستە ناو زمانەوە. من کە خۆمم وت، ئەوان وتیان گوتنی دنیا وێران دەکا، ئەوان وتیان گەرجارێکی تر خۆی بڵێ جیهان دەگاتە قامی قیامەت، بەل لەوەی ئەو خۆی بڵێ دەبێت خەیاڵی بەتاڵ بکەینەوە لە خۆی، دەبێت ئەو زمانەی لە بیر بەرینەوە کە خۆی پێوت. ئەی هاوڕێی نەوتراوم، من ئەو کاتە توانیم ئێوە بڵێم کە تووشی گوناهی خۆوتن بووم. دەبێت ئێوەش تووشی ئەم گوناهە ببن تا من بڵێن. مرۆڤ کە خۆی وت لە ناو خۆوتندا دەتوانێت ئەوانەش بڵێت کە ناوێرن خۆیان بڵێن. من ئێوەم بەزاری خۆمان ڕابوارد تا ئێوەش فێر بن خۆتان بەزاری خۆتانە ڕابێرن. ڕۆحی کەس لەسەر زمانی یار نافڕێ. مەحوی دەویست یار ڕۆحی بخاتە ناو ڕستەیەکەوە، یاریش دەویست مەحوی بگەڕێنێتەوە بۆ ماڵی بوونی. یار چاوەڕێیە بێتە ناو زمانی مرۆڤەوە. یار چاوەڕێیە زمانی قەدەغەکراوی ڕۆح بکات بە دوا مەنزەڵگەی خۆی. ئەی دۆستی نادیار، وەک من خۆت تووشی گوناهی خۆوتن نەکەیت. با بە ناوی یارەوە لە خاچێکی سەراوکەوتوت نەدەن. خۆوتن گەورەترین گوناحە، تکات لێ دەکەم من کردم تۆ نەیکەیت. خۆوتن مەزنترین ئازادیە، تکات لێ دەکەم وەک من خۆت بڵێ. خۆوتن گەورەترین گوناهە، تکات لێ دەکەم من کردم تۆ نەیکەیت. خۆوتن مەزنترین ئازادیە، تکات لێ دەکەم وەک من خۆت بڵێ. با لە ناو ئازادیدا بە یەکتر شاد بینەوە. خۆوتن مەرگە لە ناو ئازادیدا. مرۆڤ تا خۆی نەڵێت نابێت بە مرۆڤ. مرۆڤ تا خۆی نەڵێت نابێ بە مرۆڤ. مرۆڤ تا خۆی نەڵێ کەس بەربارانی ناکا. مرۆڤ تا خۆی نەڵێت نابێت بە مرۆڤ. مرۆڤ تا خۆی نەڵێت کەس بەربارانی ناکا. ئەوەی خۆی بڵێت بەشی یادارە یا بەرد. نەکەی ئەی دۆست هەڵە بکەیت و خۆت بڵیت، نەکەی بەرگەی داروبار نەگریت، نەکەی ئەی دۆست هەڵە بکەیت و خۆت نەڵێیت، نەکا بەرگەی تاریکترین بەهەشتی مرۆڤ نەگری.
نەکە ئەی دۆست هەڵە بکەیت و خۆت بڵێیت نەکا بەرگەی دار و بار نەگریت نەکەی ئەی دۆست هەڵە بکەیت و خۆت نەڵێیت نەکا بەرگەی تاریکترین باشتی مرۆڤ نەگری خۆت بڵێ چونکە خۆت نەڵێی ناتوانی دۆستەکانت بڵێ خۆت بڵێ لە ناو خۆوتندا دەتوانی گەورەترین نێنی شاراوەی خوددا بڵێیت مرۆڤ گەورەترین نێنی شاراوەی خوددایە ئەوەی بتوانێ مرۆڤ بدۆزێتەوە خوای دۆزیوەتەوە ئەوەی بتوانێ خوا بدۆزێتەوە مرۆڤ ون دەکات تا خۆت نەڵێی مرۆڤ نادۆزیتەوە تا خۆت نەڵێی خوا نادۆزیتەوە خۆتن لە یەک کادا هەم مەرگە هەم ژیان مرۆڤ لە نێوان مەرگ و ژیانە پیاسە دەکا خۆت بڵێ با ببیت بە مرۆڤ خۆت بڵێ تا مرۆڤ بدۆزیتەوە مرۆڤ بزربووترین بوونەوەری ناو گەردوونە خۆت بڵێ تا گەردوون بدۆزیتەوە سڵاو لە ڕۆحت ئەی دۆست ڕێگە بدە با ڕۆحت خۆی بڵێ ڕێگە بدە با جەستەت با بیبات و لە ناو خۆیدا بیکا بە تەپوتۆز ڕێگە بدە لە جەستەی کونکونبووی شمشاڵێکەوە وەک ئایەتێک لە ئایەتە دڵگیرەکانی داوود ڕۆحت بتکا بە گوتن تا جەستەت ئاوێتەی بانەبێ ڕۆحت لە ئاوازێکی غەمگینە ناتکا بە گوتن ئەی دۆست ڕێگە بە خۆت بدە تا خۆت بڵێ تا خۆت نەڵێ تۆ من ناناسیتەوە من لەگەڵ تۆدا لە هەمان گوتندا کە لە کاتی خۆوتندا دەیڵێیت من لەگەڵ تۆدا دەنگێکی خەمگینی ناو ئەم پەیڤەم کە لە کاتی گوتنی خۆتە بەزارتدا ڕادەبورێ بەخۆوتن وتن دەبێ بە کەلامی خودا بەخۆوتن وتنت دەبێ بە لۆگۆس بەخۆوتن وتن دەبێ بە نەژادی هەموو بوونەوەرە دیار و نادیارەکانی ناو گەردوون بەخۆوتن بەخۆوتن وتنت دەبێ بە کەلامی خودا بەخۆوتن وتنت دەبێ بە لۆگۆس بەخۆوتن وتنت دەبێ بە نەژادی هەموو بوونەوەرە دیار و نادیارەکانی ناو گەردوون بەخۆوتن وتنت دەبێ بە سەرەتای سەرەتاکانی بوون خۆت بڵێ تا ژیان دەست پێ بکات خۆت بڵێ تا خودا لایەکمان بەلادا بکاتەوە پارچەی سێم یارین سەبر بگرە تا خودا دەگەڕێتەوە یارین ئەوە چی هەراسانی کردووت بۆ ترس گەمارۆی دڵتی داوە یارین لە هیچ مەترسە و ئارامت هەبێ
ئەم ترێڕەشەی عشق ساڵانێکی لەمانەوە دەوێ لە ناو کوپەی قوڕینی تەنیاییدا تا لە خڵتە پاک بێتەوە و ببێ بە شەرابێکی بێگرد. یارین ئارامت هەبێ ئەم مشتە لە چڵوچێ و سووتانێکی زۆری دەوێ تا ئاگرەکەی ببێ بە نورێکی خودایی. یارین ئارام لەسەر دڵت بگرە ئەم دووریەی نێوان دڵەکان ساڵانێک لە دەربەدەری و کۆ بە کۆ ڕۆشتنی دەوێ تا ببێ بە یەکبوونێکی هەمیشەیی. یارین سەبرت هەبێ ئەم عشقە چەندەها خەڵوەتی دەوێت تا ببێت بە ئیمان. ئەم مشتە خۆڵە ئۆقیانوسێ ئاوی دەوێت تا ببێت بە ئینسان. یارین سەبرت هەبێ ئەم عشقە چەندەها خەڵوەتی دەوێت تا ببێ بە ئیمان. ئەم مشتە خۆڵە ئۆقیانوسێ ئاوی دەوێت تا ببێت بە ئینسان. پەلەی چیتە یارین سەبرت هەبێ دڵ ملیارەها تەزووی ئاگرینی دەوێت تا ببێت بە مۆسیقا. سینەت بێ ئەژمار لێدانی دەوێت تا ببێت بە دەف. ئیتر پەلەی چیتە یارین سەبر بگرە تا خودا دەگەڕێت. محاڵی عشق ئەیژن من چیم دەوێ لە تۆ. ئەیژن من ئەو ناز و نیعمەتەی تۆم ناوێ کە شەریعەتەکان حەرام و حەڵاڵی دەکەن لە من. من نیعمەتێکم لە تۆ دەوێت شەریعەتەکان نەیان خست بێتە ناو دەستوری حەرام و حەڵاڵەکانەوە. دادگاکان پێویستیان بە پاسەوانیکردنی نەبێت خێڵەکەت وەک پەڵەیەکی ڕەش بە ناوچاوی خۆیەوە نەیبینێ. ئەیژن من چیم دەوێ لە تۆ. ئەیژن من ئەو ناز و نیعمەتەی تۆم ناوێ کە شەریعەتەکان حەرام و حەڵاڵی دەکەن لە من. من نیعمەتێکم لە تۆ دەوێ شەریعەتەکان نەیان خست بێتە ناو دەستوری حەرام و حەڵاڵەکانەوە. دادگاکان پێویستیان بە پاسەوانیکردنی نەبێ خێڵەکەت وەک پەڵەیەکی ڕەش بە ناو چاوانی خۆیەوە نەیبینێ. ئەیژن من چیم دەوێ لە تۆ. من دەبێمەیە لەگەڵ تا بچمە ئەو دیوی ئەو سنوورانەی شەریعەتەکان لەشکانیان دەترسن. من دەمەوێ لەگەڵ تا بەناو حرامەکان ئەبڕۆم بەبێ ئەوەی پەنجەم بەر سێوێکی باخە قەدەغەکراوەکانت بکەوێ. من دەمەوێ بەلای ئەو گۆزە شەرابەدا بڕۆم کە لە لەیوانتەوە وەک ئاوی کانیەکی شیرین دەڕژێ بەبێ ئەوەی خوتورەی نۆشینی بە دڵما تێپەڕێت. من چیم دەوێ لە تۆ. من چیم دەوێ لە تۆ. من نیعمەتێکم لە تۆ دەوێت خۆم لە تۆدا دۆزیومەتەوە. من نیعمەتێکم لە تۆ دەوێ مشەریعەکان نەیان چەشتووەتە حراميکەن. پاسەوانەکانی دەوڵەت نایبینن تا پاسیکەن. عادەتێکی بەد نییە تا عورفی خێڵەکان بە خوێن سنوور بۆ دووپات بوونەوەی بکێشن.
من چیم دەوێت لە تۆ؟ من کە لە سەفەرێکی دوور دەگەڕێمەوە دەمەوێت بەر لەوەی پێم بگاتە سەر زەمینی نیشتیمان، بێم سەرێک لە ماڵیەوە بدەم و لە بن دارتووەکەی حەوشەکەتان دانیشم و تۆش بە پیاڵە چایەک و جامێک ئاوەوە بێی لەگەڵما دانیشیت و هیچ نەڵێیت. من چیم دەوێت لە تۆ؟ من دەمەوێ ئەو شەوانەی کە تەنیایی هەموو گیانم داگیر دەکا بیت بۆ لام و بچین لەسەر بانگردێنەکە تا بەیانی دانیشین و هەر یەکەمان بە بێدەنگی ئەستێرەکانی خۆی بەسەرکاتەوە. من دەمەوێت تا بەربەیان پێکەوە بین باوکت هیچ وەسوەسەیەک نەکەوێتە دڵیەوە، دایکت دڵی لێمان کرمێ نەبێ. من چیم دەوێت لە تۆ؟ من دەمەوێت و کاتانەی کە عشق لە پەلوپۆم دەخا تا بەیانی بە دیار سەرمەوە دانیشیت بەبێەوەی خەمی ماچێک ئارامیت لێ ببڕێ. من چیم دەوێت لە تۆ؟ من چیم دەوێت لە تۆ؟ من دەمەوێت و کاتەی لەگەڵم دای جەستەتت لە یاد بچێتەوە، غەریزەکانت وەک دایکێک فرامۆش بکەیت. من دەمێکە لەگەڵ سروشتی خۆما جەنگ دەکەم، دەمێکە لەگەڵ غەریزەکانما خەریکی سوڵحم. من دەمەوێت لەگەڵ یاندا ڕێکەوم لەسەرەوەی ئەو کاتانەی لەگەڵ تۆدام یەخەم نەگرن، لێم گەڕێن بگەم بەو ئارامیەی کە لە دڵی تۆوە دەگاتە ناو دڵم. من چیم دەوێت لە تۆ؟ من چیم دەوێت لە تۆ؟ من دەمەوێت لەو دوی نعمەتە قەدەغەکراوەکانەوە بکەوینە ناو ئەو نعمەتەوە کە نە حەرامە نە حەڵاڵ. من دەمەوێت بە ژیانێ لەگەڵ تا بژیم، هیچ شەریعەتێک توانای ئەوەی نەبێ دەستور بۆ حەرام و حەڵالکردنی داڕێژێ، هیچ غەریزەیەک تێکەڵ بە خۆشیەکانی نەبێ، عورفی هیچ خێڵێک نەیگرێتەوە. من چیم دەوێت لە تۆ؟ من چیم دەوێت لە تۆ جگە لەوەی کە من ناوە عشق؟ من چیم دەوێت لە تۆ جگە لە ئارامەیەکی هەمیشەیی؟ سپاس.